فەریبا ئیستا تەنیا دەتوانێت کاری سووکی ناوماڵ بکە. ئەو 2 ساڵ لەمەوبەر گورچی لەی خۆی فرۆشتووە و لەو کاتەوە تەندروستیەکەی جێگیر نییە. بۆ خێزانە هەژارەکەی فەریبا 6 مانگی ڕابردوو ئازارێکی زۆری لەگەڵدا بووە. مێردەکەم بۆ ماوەی 4 یا 5 مانە بێ ئیشە. ئێمە 7 کەسین و مناڵی بچووکمان هەیە و ناتوانین خۆراکی بدەینێ. هیچ شتێکمان نییە بۆ خواردن. ئێمە هیچ شتێکمان نییە بیسووتێنینەوە خۆمانی پێگەرم بکەینەوە. منداڵەکانم نەخۆشن. پێشەوەی تالیبان دەست بەسەر ئەفغانستاندا بگرێ، مێردەکەی وەک کرێکارێکی ڕۆژانە کاری دەکرد و لە ڕۆژێکدا کەمتر لە 3 دولاری بەدەست دەهێنا، بەڵام لەو کاتەوە هیچ کار و داهاتێکیان نییە. فەریبا نزیکەی 2000 دولاری بۆ گورچیلەکەی وەرگرتووە، بەڵام پارەکەی دراوە بە قەرزی خێزانەکەی. لە گەڕەکەکەی ئەودا پێدەچێ ئەمە کارێکی ئاسایی بێ. هەموو ئەم پیاوانە و زۆرێک لەو ژنانەی کە نەیانویست لە کامێرادا دەربکەون گورچیلەکانیان فرۆشتووە. پیاوێک بە دەنگی ئەمریکای گوتە هەر 5 براکەی ئەم کارەی کردووە. ئەڵڵا نەزەریش لە کەمپێکدا کە چەند کیلومترێک لێرەوە دوورە 3 مانگ پێش ئێستا ناچار بوو گورچی لەی خۆی بفرۆشێ. دوای گۆڕانی حکوومەت هەموو شتێک زۆر گران بوو. ئێمە دەمانویست وڵات بەجێ بهێڵین، بەڵام نەمانتوانی، بۆیە من ناچار بووم گورچی لەی خۆم بفرۆشم. ئەو پێشتر کێڵگەواژەڵی هەبووە، بەڵام هەموو شتێکی لە کاتی جەنگدا لەدەست چووە. ئەو یەکێکە لەو 9 ملیۆن ئەفغانیەی کە لە ماڵ و حاڵی خۆیان ئاوارە بوون. تەنانەت پێشەوەی تالیبان دەست بەسەر ئەفغانستاندا بگرێ، ئێرە وڵاتێکی هەژار بووە کە بە قورسی پشتی بە هاوکاریە دەرەکیەکان بەست بوو. لە دەستانی یارمەتیەکان لەگەڵ ئەو ناسەقامگیریەی کە بووە بەهۆی لە دەستانی کار و بازرگانی، دۆخەکەی لە 6 مانگی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو خراپتر کردووە. بە گوێرەی نەتەوە یەکگرتووەکان نیوەی دانیشتوانی ئەفغانستان و ڕوبەڕووی برسیەتێکی زۆر بوونەتەوە و خەڵک ناچارن بۆ دابینکردنی خواردن ڕوو لە خراپترین کارەکان بکەن. زەینۆڵاژ نزیکەی مانگونیوێک لەمەو پێش گورچی لەی خۆی فرۆشتووە. من قەرزم لە خەڵک کردووە چونکە بۆ دابینکردنی خواردنی خێزانەکەم پێویستیم بە پارە بووە. تەنانەت براکەم وازی لەوە هێنا پارەم بداتێ، چونکە هەموو کەسێک پێویستی خۆی هەیە. خێزانەکە پێویستی بە خواردنە و یەک فەردەگەنمیش ئێستا 20 دۆلارە. نەمتوانی خواردنی خێزانەکەم دابین بکەم و لەبەرەوەی منداڵەکانە برسی بوون جەستەی خۆمم قوربانی کرد. لە ماڵی فەریبا بەڵام شتەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بوون دەڕوا. خێزانەکەی تەنیا برنجی سادەیان هەیە بۆ نانی ئێوارە و بەیانیش. لە نەبوونی یارمەتیەکاندا ئەو ئیستابیل لە فرۆشتنی یەکێک لە 3 کچەکەی دەکاتەوە کە منداڵترینیانە.